یعنی ئەو لێر دوای برنەوەی لایەنی سلێمانی توانی بۆ چوارەمین جار بێتە پاڵەوانی خولی نایابی تۆپی دەستی کوردستان. لە گەڕی پێنجەم و کۆتای یاری خولی نایابی تۆپی دەستی کوردستان یانەی هەولێر میوانداری یانەی سلێمانی کرد. هەردوو یانە بە ئامانجی بەدەستهێنانی نازناوەکە یاریان دەکرد. نیوەی یەکەم ئاستی هەردوولا لە یەکەوە نزیک بوو. لە کۆتاییەکانی ئەم نیوەیە یانەی هەولێر باڵادەستتر بوو. توانی ئەم نیوەیە بە جیاوازی 3 گۆڵ و بە ئەنجامی 19 گۆڵ بەرامبەر 13 گۆڵ بە کۆتایی بێنێ. نیوەی دووەم جیاوازتر بوو لە نیوەی یەکەم. هەولێر جڵەوی یاریەکەی گرتبووە دەست. دوجار ئەم نیوەیەش لە بەرژەوەندی کوڕانی قەڵاو منارە بە کۆتایی هاتوو توانیان بە تۆمارکردنی 40 گۆڵ بەرامبەر 35 گۆڵ یاریەکە بە کۆتایی بێن و ببنە پاڵەوانی ئەم وەرزەی خولی نایابی تۆپی دەستی کوردستان. 5 ساڵ پێش ئێستا و پاڵەوانتی نەکرێتەوە. پێنجەمین ساڵە ئەو تازە دەکرێتەوە. یەکێتی تۆپی دەستی کوردستانە و باڵەوانی کردەوە. سوپاسیان دەکەین. خۆمان ئامادە کردبوو. خۆمان باشی ئامادە کرد لە ئەو خولە. لاعیبەکانم زۆر باش گەمەیان کرد. خولەکە بەڕێک پێکم بەڕێوە چوو. ئەندە کەم و کوڕی هەبوو. سوپاسی خوا دەکەم. یەکەم بووین بۆ شاد بین کە ئەمە ئەو کاسە ببین ئەو ساڵە. پاڵەوانەتێکی بەهێز بوو. ئێمە توانیمان 5 هەی لەسەرێک بەرینەوە. لاری کۆتاییە کەمێک یارەکە بەهێزتر بوو لە یارەکانی تر. لە ئاخر یارەکانە یارەکەمان لە دەست دەرچوو و نەماتوانی براوە بن. دوای یاریەکە خەڵات بەسەر یاریزانانی هەردوو تیپ دابەش کرا و هەولێر وەک پاڵەوانی خولەکە و سلێمانی و سۆرانیش وەک دووەم و سێیەمی خولەکە دەستنیشان کرا.